سەباب تاقی دەنگەکە بکەینەوە. یارانە کوردەوار ئێمە پەیوەندیەکەمان بڕیا بۆ خاتری ئەوەی کە من مەجبور بووم ئەم هەنسفریە لەگوێ بکەم لەسەر داوای بەشداربووانە ناوە دیبیتەکە. ئومیدوارم ئێستا دەنگ خاس بێت ئەو دیبیتەکەی تری داخست. کاک سەرکەوت سەوادیمان لەگەڵ ئومیدوارم کاک سەرکەوت دەنگە تاقیب کەرەوە بزانم ئەم دەحفیش دەنگە خراوە دەنگە تاقیب کەرەوە سڵاو کاتتان باش نازام دەنگم چۆن ئێستا یەک دقیقەبا من تۆزێ دیلەی هەست تا ئۆکەی هێژن دەنگ باشە فەرموو ئیدامەکە. ئۆکەی زۆر باشە. من حەزم دەکە دەسڵم بە ستۆڕە بەشداریم کردبایە بۆ ئەوەی کە من لە منتیقەیەکدام کە لەناو زۆنی سەوز کە پێی دەڵم زۆنی سەوز لای من دەسەڵات وام کردووە کە دەسەڵات لە من بترسێ. من هەرگیزە دەسەڵات ناترسم چکە من دەسەڵات دەناسم و من خۆشم دەناسم و من ئەو دۆخە کۆیلایەتیم تێپەڕاندووە کە سەرکزۆڵکەم بۆ هەندێک کەس کە هیچ توانایەکی مەعریفی نییە و هیچ ئەتەکێتێکی ئەخلاقی تێدا وجودی نییە و من ئەوەی لە لای خۆمان دەیبینم من شتێک نبینم بە ناوی حیزبێکی سیاسی من دوکانێکی سیاسیە ئەوانە دوکانن کە ئەم پێ خۆش بێت کە ئەم پێ خۆش نەبێت دەری دەکەن و دەیهێنن واتە ئەوان مرۆڤێکی سەفیدخانیان ناوێت مرۆڤێکی ئاگامەندیان ناوێت و لەگەڵ مرۆڤی ئاگامەند دەترسن هەوڵ دەدەن لەگەڵی کەنار بێن و هەوڵ دەدەن لەگەڵی ڕوبەڕوش نەبنەوە بۆ ئەوەی کە قسان بەرامبەر نەکات. و ئەگەر ئێمە بین لەوە تێ بکەین ئایا دەسەڵات ئەو دەسەڵاتێکە ئێمە ناومان ناوە دەسەڵات کێ دروستی کردووە ئێمە خاڵقی دەسەڵات نین یاخود دەسەڵات خاڵقی ئێمەیە. ئۆکەی ئەنی ئەو شتێکی ڕوونە کە ئێمە دەسەڵاتمان دروست کردووە ئێمە هێزمان بە دەسەڵات داوە بەڵام ئێمە ترسێکمان هەیە ترسێکمان هەیە لەو دەسەڵاتە و جۆرێک لەلایەن کۆمەڵێک بەناو ڕۆشنبیر و مامۆستایانی زانکۆوە کۆمەڵێک لەو نووسەر و ئەوانە جۆرێک لە خیتاب ئاراستی کوردەوار دەکەن کە دەڵێن با خراپتر نەبێ لێی گەڕێ با خراپتر نەبێت. ئەوە یەکێک لەو قسەیانە کە هەمیشە بەرگوێی تاکی کوردی دەدرێت بەڵام من باوەڕم وایە هەندێک شت هەیە پێویستە خراپ ببێت ئەو کەڕەچاکەکەیەوە چکە ئێمە هیچ شتێکی باشمان نییە تاکو بندێن پارێزگاری لێ بکە واتە ئێمە بە جۆرێک هەڵس و کەوت دەکەین و جۆرێک مامەڵە دەکەین کە پێمان وایە ئێمە تاکێکی ئازادی پێمان وایە ئازادی بەڵام ئێمە لە مەفهومی ئازادی تێنەگەیشتوین. آخر خۆ ئازادی بریتی نییە لە ناخواردن ئازادی بریتی نییە لە خەوتن و لە سێکسکردن خۆ ئەوانە بۆ ئاژەڵیش بەکراوەی وجودی هەیە بەڵام تۆ ناوت مرۆڤە تۆ خاوەنی بەرپرسیارەتێکی ئەخلاقی تۆ پێویستت بەوەیە کە مرۆڤبوونی خۆت ئیسپات بکەی کە بڵێ من مرۆڤم واتە بەمانایەکی تر ئێمە پێویستە مرۆڤێکی ڕەسەن بین مرۆڤێکی ناڕەسەن نەبین واتە ئێمە هەمیشە یەک کێشە هەیە لەو لای ئێمە کە ئێمە وەکو تا خۆمان لە پشتی کۆمەڵگا مەڵاس شاردۆتەوە دەڵێن لەبەرەوەی کە کۆمەڵگا زۆرینە ئەو شتێک پێ دروستە ئێمەش پێمان دروستە لەبەرەوەی کە زۆرینە پێی دروست نییە منیش پێم دروست نییە بەڵام ئێمە پێویستمە بە تاکێکی ڕەسەنە بڵێ من ئەم ئیشەم ئەم حیزبە ئەم ڕێکخراوە ئەمانم پێ دروستە لەبەر ئەوەی ئەمن ئەرگۆمنتم هەیە من دەلیل و بەڵگەم هەیە بۆ ئەو قەزیە. ینی کاتێک کە من بەڕێزپەیمانی ئەیدێریم قبوڵە من دەزا ئەگەر لێم بپرسی بۆ قبولکە من پێت دەڵم لەبەر چ قبوڵمە من ئەلەکی نەهاتوم کە ئەوم قبول بێ واتە من مرۆڤێکم ئەگەر هەر کوێرانە بەدووە کاکەمانی ئەیدەریکەوە من هیچ جیاوازیەکەم نیە لەگەڵ کۆیلەیەک بۆیە تۆ کاتێکە لەگەڵ قەزەیەکی ینی لەگەڵ حیزبێکی سیاسی تۆ فەرمو پێم بڵێ لەبەر چ لەگەڵی دای و کاتێک پێچەوانەی کاکپەیمانی ئەیدەری ڕادەوەستیەوە فەرمو ئەرگۆمنتەکانت بخەڕ و بڵێ من لەبەر ئەمان من لەگەڵ ئەو ڕادەوەستە
خۆ ئێمە بانگەشەی ئەوە ناکەین کە بڵین هەموو حەقیقەت کۆی حەقیقەت لای کاکپەیمانی ئەگەری کۆبۆتەوە نەخر ئەسڵەن بۆ جۆرە نییە ئێمە بە هەمومان دەتوانین پەیامەکە بە دروستی بگەێنین واتە خودی ئەو دیبیتێک کە ئێستا ئێمە دەیکەین وە کۆمەڵک لە هاوڕیان کە گوێگری ئەم دیبیتن ئەوانش لە ئەنجامی ئەو گفتوگۆی ئێمەدا کۆمەڵک فکران بۆ دێت من کۆمەڵک فکر هەیە کە لە مێشتی مندا وجودی هەیە پێم وا ڕاستە بەڵام کاتێک کە دەیخەمە نێو دۆخی گفتوگۆوە من گفتوگۆ وەکو تاقیگەیەک سیر دەکەم گفتوگۆ وەکو تاقیگەیەک سیر دەکەم ئەو فکرانەی کە هەڵە و چەوتن وە من پێم وایە کە ڕاستن داخەمە کەنار وە ڕاستەکان وەردەگرم ئێمە پێویستە ئەو سوالە لە خۆمان بکەین ئێمە وەکو تاکێک ئایا ئەو سیستەمەی کە وجودی هەیە ئەوەی کە ئێستا وجودی هەیە ئەو ژیانەی کە ئێستا ئێمە تێدا دەژین ئایا تۆ لێ ڕازی یان خود ڕازی نیت تۆ پێویستە وەڵامی ئەوە بە بەڵەیان خود بەنەخێت بدەیتەوە کە وەڵامەکەت بەڵەیە دەبێت پێم بێژی بۆ بەڵێ کە نەخێرە دەبێت بێ وەڵامی ئەوەم بدەیەوە کە پێویستە چ بکەین ئایا تۆ لە بەرامبەر کۆمپیوتەرەکەت و بەرامبەر فەیسبووکەکەت دادەنیشی و کۆمنتێک و پۆستێک دەکەی لەسەر دژ بەدەسەڵات ئەوە هیچ سوودێکی ئەو تۆی نییە تۆ دەبێت ڕوبەڕوو ببیەوە من کە کاتێک لە دانیشگا بووم لە زانکۆ بووم دەرسم گوتۆتەوە من چەندین سکاڵە هەم لەلایەن پیاوانی ئاینیەوە لەلایەن پیاوانی دەسەڵاتەوە من ڕوبەڕووی بوومەوە من ترسێکم لێ نەبووە لەبەرەوەی من خۆم دەناسم ینی حتاکو بۆ جۆرم مامەڵە دەکرا کە پێیان دەگوتم تۆ وەکو بەلمی لە باڕوتێک وایت ئەی باشە بۆ هەموو مامەساکان بۆ جۆرە بەڵام تۆ بۆ جۆرەی دەمگوت ئەسڵەن ئەوە بۆ من زۆر زۆر مهمە کاتێک بە من دەڵێن تۆ بۆ وەک ئەوانی ئۆکەی من کار دەکەم بۆی وەکو ئەوان نەبم بۆی ئێمە کە لێرەدا کۆبووینەوە وە گفتوگۆ دەکەین ئێمە هەنگاوێک بڕۆینە پێشەوە تەنها با نەبین بە قسەکەر و گوێگر و ئێمە پێویستە کردار بنوێنین بێگومان من لەوانەیە لەگەڵ ئەوەدا نەبم ئێستا هەر کەسێک تاودادە چەکێک و بچێ شۆڕشکە تۆ ئەگەر نەزانی بۆ شۆڕش دەکەی تۆ ئاگای ئەوەت نەوێت بۆ شۆڕش دەکەی ئەو بێگومان تۆ شۆڕشیشکەی وە هیچ شتێک هیچ شتێکت لەدەست نایەت بەڵام کاتێک کاکپەیمانی ئەگەری ئەو ئەرکەی کێشاوە هاتووە دەست پێشخەری کردووە وە کۆمەڵێک لەو گفتوگۆ و دیبەیتانە کە من گوێگری بووم من هیچ کاتێک ئەوانم لە دانیشگان نەبیستووە من لە دانیشگای سلێمانی لە دانیشگای ئەڕبی لە دانیشگای ڕاپەڕین من هەرگیز نەمبینیوە تاکێک بێ بەو جۆرە ڕادیکاڵە بەو جۆرە ڕازگۆیە بەو جۆرە متمانە بە خۆبوونەوە پێم بڵێ دژی فڵان کەسم دژی ئەو سیستەمەم و ئەوەش ئارگۆمنتەکانمە فەرموو کە تۆ شتێکە لە من باشتر پێ فەرمووەرە من دەبمە گوێگر لە تۆ ئێمە ئەوە لە دانیشگا لە زانکۆیەکان لە هەرێمی کوردستاندا وجودی نیە و ناشبینین بۆیە ئێمە پێویستمان بەوەیە کە کردار بنوێنین کردارنوانەکە چۆنە کردانانەوەکە ئەوەیە کە تۆ وەکو تاکێکی ئەخلاقمەند من ئەو ئەخلاقە ناڵەمەوەی کە لە کۆمەڵگادا وجودی هەیە ئەو ئەخلاقی کە پێی وایە ئەخلاق تەنها بابەتێکە کە لە نێو دووران داواتە من کە ئەوێن پارێزرا بێ کەسێکی شەڕەفمەندم و کەسێکی بە ئەخلاقم لای ئێمە ئەخلاق بوو بریتیە لە بەرنگاری بەرامبەر نادادی بەرامبەر ئەوانەی کە دەبنە لەمپەر لە بەردەم ئازادی ئەوانەی کە شکۆی تاکی کورد وێران دەکەن نەک شکۆی تاکی کورد شکۆی هەر مرۆڤێک بێت واتە من ئامادەی ئەوەم تێدا بەرگری لە کەسێک کەم کە کوردیش نەبێت ڕوبەڕووی کوردێکیش ڕادەوەستمەوە کە بیهەوێش بە ناڕەوا شکۆی کەسێک تێک بشکێنێت ئێمە پێویستە مرۆڤبوونی خۆمان ڕیالیزە بکەین پێویستە مرۆڤبوونی خۆمان جێبەجێ بکەین نەخوایشەکەم فەرمون من پێم وابوو کە ئێوە احتیاجتان بە نەفەسگیریە کەس بەردەوام بن فەرمون من باوەڕم بە یەکشت هەیە ینی کاتێک ئێمە کە دەڵێین دەترسین تۆ پێم بڵێ ترس لە چی ئاخر ترسە لە هیچ ئێمە چۆن بە لە ڕۆژی ڕووناکدا ناترسین بەڵام کاتێک دەچینە دەرەوە شەوە ئێمە دەترسین ئاخر خۆ هیچ شتێک نەگۆڕاوە تەنها ڕۆژەکە وجودی نییە ئەو ترسە کە لە ناو ئێمەدا وجودی هەیە ترسێکە وەهمە باشە کاتێک من بڕۆ لەوانەیە هاوڕێیان باسەری
فەیسبوکەکەی من کە من چۆن ڕوبەڕووی دەسەڵات بوومەوە چۆن مامەڵەم لەگەڵی کردووە چۆن ئیهانەم پێ کردووە ئەسڵم من بە گەمژە بە کۆمەڵێک تێگە و چەمک ڕوبەڕووی بوومەوە باشە بۆ نێتوانێەوە هیچ لە من بکە لەبەر ئەوەی من هیچ چاوەڕوانیەکەم لە دەسەڵات نییە من هیچ چاوەڕوانیەکەم لێنێ کە شتێکم پێ ببەخشێ واتە من بە جۆرێک دەڵێم ئەو شتێک کە بەکەر بۆ منی هێناوە با فەرمو بەێستر بداتەوە من هیچ شتێکم لێ وەرنەگرتووە نەک شتێکم لێ وەرنەگرتووە بەڵکو شتی زۆر لە من وەرگرتووە ئازادی لێ وەرگرتووم شکۆی لێ وەرگرتووم وڵاتی لێ وەرگرتووم منی فرۆشتووە بە ناوی منەوە قسە دەکات دەسەڵاتی لێ وەرگرتووی بەڵێ دەسەڵاتی هەموو ئەوانەی لە تۆ وەرگرتووە بەڵام تۆ بێخەبەری تۆ بێ ئاگای تۆ نای دڵی لە حەقی خۆت بپرسەوە کاکە لە حەقی من مەپرسەوە لە حەقی پەیمان مەپرسەوە بەڵام وەرە لە خۆت بپرسەوە هەر کاتێک کە لە خۆی پرسیەوە بێگومان شۆڕی بەرپا دەبێ بێگومان ڕوبەڕووبوونەوە بەرپا دەبێ تۆ سیر کامە ئۆپۆزیسیۆنمان هەیە کۆمەڵە شتمان هەیە ئاخر تۆ من یەک سیرم لە تاکی کوردی ینی تاکی کوردی بۆ شتێکی زۆر کزۆڵ دێ کۆیلاعاتی قبول دەکات من با پێت بڵمانی ئەو کەسێک کە یەکەم جار کە نەوەی گۆڕانی دروست کردووە نێوشیران مستەفا بۆ کە خەڵکێک ڕوبەڕووی بۆ من ئەسڵم باوەڕم پێ نەبوو چەند جار لەلایەن حیزبەکانی دەسەڵاتەوە پێشنیاری ئەوەم بۆ کراوە کە من ببمە نەمایندەی پەرلەمان خۆم کاندید بکەم و زۆر کلۆ پۆستیان پێدا و باشە من هەر هەمویانم ڕەت کردوێتەوە واتە من باوەڕم بەوەی هەیە ئێمە دەبێت تاکێک بین ئەوەندە ئیرادەمان بەهێز بێ لە جێ ئەوەی کە تۆ بچی لە دەرگای سیاسەت مەدارێک بدەیت بۆ ئەوەی کە پارویەک نانت پێدەدا تۆ دەبێت ناچارێکی ئەو دێنی بۆ بەردەرگاکەی خۆت و داوات لێ بکا بڵێ فەرموو تۆ وەرە دەر تۆ دەبێ وەکو ئینقیلابێکی کۆپەرنیکی دەبێت شۆشەکە پێچەوانە بکەیتەوە آخر من هیچ کاتێک هیچ کەسێکم نە بە سەرۆکی خۆم زانیوە نە بە نمایندەی خۆمم زانیوە نە پەرلەمانم بە پەرلەمان زانیوە من بە دوکانێکی سیاسیم زانیوە پەرلەمان شوێنێکە بۆ شەرعیەتدان بە دەسەڵاتێکی ناڕەوا بۆ ئەوەی کە چۆن دزیەکان لە ڕێگای قانونیەوە بکەن پەرلەمان لای من بۆ پێناسەکەیەتی بۆیە من هەمیشە ڕوبەڕووی دەبمەوە بەڵێ مەمنون کاک سەرکەوت ئەڵبەتە ئەوەی کە جنابەت وتت زەحمەتە سەرشانە ئێمەت کەمەوە کردو بۆ معناکە خەریکی بە جۆرە دیالۆگێک گفتوگۆ دەست پێ ئەەکەی کە قابلە تێگەیشتن بێت لەلایەنە ئینسانە گەوچکریاگە هاڕیاگە ژێر دەسەڵاتە کۆرپریشنە داگیرکەرە جوولەکەیە عێراقی وە حکوومەتە حەلیمە جوولەکە کاملا دروسە ئەمە مەسئلەکە لەگرا ئەمەسە کە من پێم خۆشە کابرا بە مەسادیق بێت بەحسە ترسەکانی بکە ئێمە ئێستا بە تۆرە کولی بەحسمان کرد ترس لە نامەوەیۆتێ ئەوەی کە تۆ نازانیت ئینسان لە هەرچیەک کە نەی ناسێت ئەترسێ دەسەڵات ناناسێ لێ ئەترسێ و عیدەیەک بە ناوی دەسەڵات و بە عەقڵی دەسەڵاتەوە ئەمە تەشەنە پێ ئەدەن لەبەرەوەی خەسیاگی بێرن تەوەجۆ ئەفەرمی بۆیە من پێم خۆش بوو بە مەسادیقەوە بڕۆینە سەری و پێم خۆش بوو جنابت لەناوە دیبەیتەکە بوایتەوە بە تەسویر و بەشداریت بکردایە کە بمان توانایە مەسادیق بێرین دانەدانە بەڕەسی بکەین ئەوەی کە لە گرا مەوجودە قرارە بێمەردم بکرێ مردم هیچ کەس نییە مردم تەسویرێکە کە مخابرەی ئەکەن لە ئینسانێکی کزۆڵ بۆ گەن ترسیاک بێ عەقڵ هاڕیاک بەمە ئێژن مردم لە کاتێکە کاک سەرکەوت هەموو یارانە ئەم سەرزەمینە من خۆمان بە مردمە زانین دەنگە واقعیە مردم ئێمەین نە ئەو تەسویرە خەسیاگە ناوە تەلەڤیزیۆنەکان کە حاکمیەت بەعینوانە ئەرباب و داڵدە دەرە ئەوانە خەریکە ئەمانە مخابرە ئەکا و ئەوانە ئیلتماس ئەکەن و ئەوانە دەست بە دوعای حاکمیەت ئەون کە تۆزێ پۆڵ بن بە ئێمە کە تۆزێ ئەمنیەت بن بە ئێمە لە کاتێکە من و جەنابەت پێمان وایە ئینسانە کوردی ئینسانێکی ڕەهاوی مخەیەری ئازادە و ناچێتە ژێرەبارە هیچ ئینقیادێک و خۆی حاکمە و خۆی سەروەرە وها بە شوێنە سەروەری خۆی و جنابەت ئشارەت کرد بە ئەکتە ئینسانیەکان ئەمانە ئەکتە حەیوانی خەریکن بڵاوە پێدەن لە ناوە جامعی ئێمە بخۆن و بخەفن و سەکسکەن و ئەوە بووگە بە تەمامە نەموت کابرا هیچ داشتەیەکی بۆ نەماگەسەوە
لە سەفاتە ئینسانی حچێکی بۆ نەماگەسەوە نەجوامێری واتە نەگوساخی واتە نە مەردایەتی واتە نە حەقیقەتی واتە نە شەهامەت و دلێری واتە حەچێکی تیانە هەموو دەستکەوتەکەی بووگە بە پولەکەیش بووگە بە وەنەوشێوا لە ژێری پێ هەر ئەملاولایەکە سیارەکە و پارەکە و سیار هەموو وجودە ئەو سیارەکە و پارە کەس حچێکی تری نییە گزارشی بکە. ئێمە دەبوایە زمانمان بدایە بەو ئینسانانەی کە داشتەکانیان ئەو سافە ئینسانیە، دڵاوەریە، دلێریە، مەردایەتیە، حەقیقەت بوونە، ڕاست بوونە و حەقیقی ژیانە. ئەوە داشتەی ئینسانە واقعیە، ئەوە داشتەیە ئینسانیە. بۆ یەکاک سەرکەوت ئەم دیبەیتم لەسەر ئەو ترسانە دانیار تەبیعەتەن کابرا لەگرایشی سوحال بکە لە خۆی بێژێت کاک سەرکەوت سەوادی هەست تێ ئەگات ناترسێ دێ من سەوادم نییە تێناگەم ئەترسم ناتوانم لە خۆم دفاعکەم. لەگرا من پێم وابێ کاک سەرکەوت جنابی شت لەگەڵ منە هاوڕای کە ئەو کەسە لە ژێرە مەتن ڕاپەڕینۆ مسلحە بە مەتنێک و منتەسەبە بە مەتنێک و لە دەروونە مەتنێک و ئەڕوات لەگرا حاکمیت ڕوبەڕووی یەک کەس ناوێت و ژێ ڕوبەڕووی مەتنێک بوێتەوە بۆیە ناتوانێت نزیکی تۆ بوێتەوە. بەڵێ من یەک کێشە هەیە من بەڵێ هاوڕام لەگەڵ بەڕێستان و شتێک ئێمە کە هەمیشە خۆمان لە مەردوم لە خەڵک زیاد دەکەینەوە بە ناوی ئەوەی کە من ئەوە مامۆستای زانکۆم من نووسەرم من ڕۆژنامە نووسم من مامۆستای مەدرسەم پیاوانی ئاینیم واتە دەسەڵاتی پەرکە و زاڵبا واتە دەسەڵاتی پەرکە و زاڵبا یەکێکە لەوانە کە هەمیشە لە برەی پێدرێت واتە ئێمە پەر دەکەن و ئێمە کە زانینان دەسەڵات بریتە لە مەلایەکی ئاینی لە مامۆستایەکی زانکۆ لە هەموو دەسەڵات ئەلەوانە پێ بدێت دەسەڵات ئەو کەسێک کە لە هەڕەمی سەرەوە دانیشتووە هیچ دەسەڵاتێکی نییە هیچ دەسەڵاتێکی نییە ئەوە ئێمەین دەسەڵاتمان پێداوە. من کاتێکە لە دانیشگای تاران سیمینارێکم کرد کە لەوێدا من کوتم پیاوی ئاینی عقڵی بەڕێوەبردننی وڵاتی نیە لەبەر ئەوەی کە پیاوی ئاینی هەمیشە بۆ پاساوهێنانەوە بۆ خۆی بۆ دروستەکانی خۆی دێ لەژێر تێکستێکی ئاینیدا تێکستێکی قورئانیا فەرمودەیەکدا خۆی دەشارێتەوە. من لەسەر ئەوە چەند جار بانکەم بۆ ئاراستەی زانکۆ ئەوانە بەڵام من پاشگەز نەبوومەوە لە ئیشەکە من پێم وایە ئەو کەسانی کە من بە خەریکی کڕۆکی بابەتن خەڵکی جەوهەرن من پێم وایە دەسەڵاتیش ترسی هەیە و نایهەوێت ڕوبەڕوویان بێتەوە کاتێک دەسەڵات بێ من بگرێ من گەورە دەکات ینی دەسەڵات ئەگەر من بگرێ من بخاتە زیندانەوە من سوپاسی دەکەم لەبەرەوەی من گەورە دەکات و خۆی بچوک دەکاتەوە و کاتێک کە ناشم گرێت من ئەو بچوک دەکەمەوە واتە بۆیە دەسەڵات ناتوانێت ڕوبەڕووت بێتەوە. بەڵام کاتێک تۆ گەورەت ئەکا مەعزەرەت مەس ببەخشە کاک سەرکەوت گەورەت ئەکا منزورت ئەمەسە ئەتوانێت یعنی ئێشێ بێت بێژێ بۆ سەرکەوتی گرتگە نزان مەجبورە لە تریبونە گەورەترەوە لە تەلەڤیزیۆنەکانی وە بێت باس بکە بێژێ ئێمە سەرکەوتمان لەبەر ئەم هۆگرتگە ئەو جار ئارگومنتەکانە سەرکەوت دەبێ باسکات و ئەمە خۆی ئەڕۆخێنێت بۆیە ناتوانێ وەنایکە دقیق ئەوەیە و ئێمە ینی سیستەمی پەروەردە کاک پەیمان پێم وایە ئێمە کە بمانەوێت گۆڕانکاریەک دروست بکەین ئێمە پێویستە بین لە سیستەمی پەروەردە بدەین. سیستەمی پەروەردە لای ئێمە کە ئامۆزش پەروەرشە بە زمانی خۆتان مەمەستم لەوەیە کە بە سیستەمی ئەو بکوژی سوالە واتە ئێمە سیستەمێکمان هەیە بکوژی سوالە. من هەمیشە ئەوە دەڵێم کاتێک کە مامۆستایان دەستنە سەر شەقامەکان و داوای موچە دەکەن بۆ هیچ فێرخوازێک بۆ هیچ خوێنکار و قوتابیەک ناچێت دانیشتوویەک ناچێت لەگەڵ یان هاوکار بێ چونکە ئەوانیش دەزانن کە مامۆستایەکان تەنها لە پێناو مافی خۆیان لەسەر شەقامن نەک لە پێناو مافی من. بۆیە ئەگەر ئێمە سیرکەین زۆر شۆڕشمان هەیە کە لە ئەنجامی کۆبوونەوەی 3 بۆ 4 کەس بۆ 5 کەس گروپێک شۆڕشی دروست کردووە بە ئێمە سەیری شۆڕشی خوێندکارانی فەڕەنسی بکەین لە 68 ینی سەیری ئەو بانگەشانە بکەین کە ئەوان کردیان ینی ئەو ناڵت نەوتم دێە ئەو ناڵت فەرمووی تۆ موچەکەم بدەیە ئەو دەڵێت تکایە قەدەغە کراوەکان با قەدەغە بن سەر هەڵبڕاهی نەک بەدەخەی زانکۆ ینی پێت دەڵێت تۆ
داواکاریەکانی من داواکاریەکی ڕیشەیین داواکاریەکی جەوهەرین تۆ من داوای موچەم لە تۆ نەکردووە من سواڵت لێ ناکەم من مافمە وەری دەگرم بۆیە ئێمە پێویستە سوال بکەین ئەو سوالە بکەین کە من چیم وە چیم دەرەکە من چیم وەکو سەرکەوت من پرسیار لە خۆم کە من چیم وە چیم دەرەکە من دەبێت ڕاستگۆیانە بێ وەڵامی ئەو سوالە بدەمەوە ینی ئێمە ناتوانین بین ئەو سوالە لە خۆشمان بکەین کاتێک تۆ سوالت نەبێ کاتێک تۆ ئەگە سوالت نەبوو بە دوای وەڵامەوە نیت سیستەماکە لەوەی ئێمە کردووە کە ئێمە بکوژی پرسیارەکان ببین و ئێمە ناتوانین سوال بکەین من ناتوانین بڵێن ئێستا بۆ نمونە کەسێک دێ بڵێ کاک پەیمانی حەیدەری ئەو شتەی تۆ دیکەی شتێکی زۆر هەڵەیە شتێکی زۆر هەڵە فێرم و پێم بڵێ ڕاستیەکە لە چدا ئۆکەی لەو کاتەدا دیبەیت دروست دەبێت لەو کاتێکدا گفتوگۆ دروست دەبێت بەڵام کاتێک تۆ سوال نەکەی ئۆکەی تۆ چاوەڕێی وەڵامیش نی تۆ وەڵامیشت ناوێت بۆیە من پێم وایە ینی زۆرێکمان لەسەر ئەوە هاوڕاین کە ئەم دەسەڵاتێکی بوودەڵەیە دەسەڵاتێکە هیچ پایەیەکی بەهێزی نییە تەنها لە وەهم داماوەتەوە وەهمەکەش ئەوەیە کە ئێمە بێدەنگین دەسەڵات بۆیە ماوەتەوە کە ئێمە بێدەنگین کاتێک تۆ دەنگت لێوە هات دەسەڵات ناتوانێت ڕوبەڕووت بێتەوە بۆچی دەسەڵات ڕوبەڕووی تاکێک دەبێتەوە بۆ نمونە کەسێک کە بە تەنها دێ ڕوبەڕووی دەسەڵات دەبێتەوە دەیخاتە زیندانەوە بەڵام ئەگەر لە هەر شارێکە 200 کەس بێتە سەر جادە 200 کەس وەکو کاکپەیمان و ئەمسالی کاکپەیمان بێتە دەرەوە ئایا دەسەڵات دەتوانێت هەمی بخاتە زیندانەوە بێگومان ناتوانێت دێ لەگەڵت دادەنیشێت بەڵام تۆ چاوەڕێی ئەوە بکەی تەنها کاکپەیمانی حەیدەری بێشۆشت بۆ کاتی تۆ پاڵ دێوە لەو دی فەیسبووکەکەتەوە هیچ قسەیەک نەکەی وە جورئەتی ئەوە بێ لە دیبەتێکدا بەشداری بکەی جا دیبەتەکە با پێچەوانی کاکپەیمانیش بێت زۆر ئاساییە تۆ وەرە بەڵام شۆڕش بۆ دی فەیسبووکەوە ناکرێت تۆ پێت وایە تەنها بڵێ ینی تۆ دەبێت ڕوبەڕوو بێ وە خۆت مشەخەسکەی ئایا ینی کاتێمە جوان ئیشارە پێکرد کاتێک محەممەد بە چ کەسەوە دێ دەڵە فەرمون ئێوە بە ئاشکرا من داخوا چەند کەس لەگەڵمە تۆ دەبێت لێرە خۆت مشەخەسکەی ئایا تۆ لەگەڵ دەسەڵاتی یان خۆت دژی دەسەڵاتی آخر بێدەنگ بوونیشت لەگەڵ دەسەڵات بوونە آخر من ئەوەش لێ قبول ناکەم کە تۆ پێت وایە بێدەنگی واتە من لەگەڵ دەسەڵات نیم تۆ لەگەڵ دەسەڵاتی بێدەنگیش لەگەڵ دەسەڵات بوونم لای من هیچ جیاوازێکی نییە ئەو کەس لەگەڵ دەسەڵاتی ببەخشە لەگەڵ دەسەڵاتی ئینسان کۆیلەکەرایی ناوەی کە خۆی دەسەڵاتی بێت نەخۆی کۆیلەس وەما بەقیش کۆیلە ئەکا وەلەم کۆیلەیەتیە ئەوەی دەرنایە ژیانە ئینسانیە ئەوەی دەرنایە چرکەیەک زندگیکردنە بۆیە کاک سەرکەوت هیچ کام لەمانە زندگیان نەکردگە ئەمانە یەک عمرە مردگن تەوەجو ئەفەرمووین بۆیە بەحسەکە وا لە ئەگرات ماشاکە کاک سەرکەوت حەقیقی بوونەوە یعنی ئیعلامە ئەوە بکەی بەڵێ من تا سەر ئێسقان ئێوە ئەهاڕم و ئێوە نابود ئەکەم ئەو مەجبورە جواو باتۆ یا بێتە مەیدان و بە تانکەکان و دەبابەکانی وە کەشار مەیدانە شەڕ ئێمەز یا ئەوەی کە کلکی بنێ بە کۆریەوە دەرچێت چون ئەمڕۆ لە بەرامبەرە حەقیقی بوان ئەم سەرزەمینە ڕوبەڕوونوا حاضر نیەن بچنە ژێرە کۆیلایەتی ئەمانە و لەگرا تۆ تەسویرە ئینسان ڕاپەڕیویە ئینقلابی تەکسیر ئەەکەی من هەم ئێمە هەین و نایشارینەوە و ناچینە شانەی شاردنەوە نە ئتفاقەن دەسەڵات هانە دەدا بیشاریتەوە نەخێر من وجودە ئینسانی خۆم ناشارمەوە من ئەم کەرامەتەی خۆم ناشارمەوە نایوەم لە کوڵە سوچێکا لە پنهانیەوە گزارش بەم لە خۆم وانی ئەو با بە تەمامە قودرەتە سەرکوبیۆ بێتە بەرەوە منیش بە تەمامە قودرەتە ئینسانیەت وامە بەرامبەریە و ئەی ڕۆخێنم چون دەسەڵات ئەز ئانە ئێمەس دەسەڵات هەنە ئێمەس نەینە کەسێکی تر و گەورەترین اتفاقێک کە کەوتکە لە سەرزەمینە کوردەوارە دەسەڵات لە دەسە ئێمە دزریاگە و بە شکڵێکی تر و بە قاڵەبێکی تر لە دەستی ئیدەیەک کارمەندە نظامە جودۆ کریستیانیتی و نووسینگە بە کۆیلەکردن ئینسانەکانەوە بە سەرمانە سەپیاگەسەوە داستانەکە مەسە کاک سەرکەوت بۆیە هەنگاوە عەمەلی ئەمەسە ئێمە ئەیکەین ناوەیە کە تو چواردانە کلاشینکۆف گریتە سەرشان تۆ بڕۆیتە ناوە خیابان فقط لە کاتێکا حەقیقیەوە نەوگی تۆ لە کاتێکا گشتی خەریکە تەماشاکە و تەکە مشتێت ترسا
ڕوبەڕووە بڵێ دەبێت تەمامە حادەم سەرزەمینە لەگەڵ مەتنە ئینقلابی خۆیانە بن لەگەڵ ڕەوایەتە کوردیە خۆیانە بن تا ئەتفاقە گەورە بکەوێت ئەو بە هەموو تماشاکە کاک سەرکەوت بودجەیەکی عەزیمی سەرزەمینێک اختصاسە درێ بە تەبلیغات و پرۆپاگاندا حکوومەتە حەلیم 150 کاناڵە تەلەڤیزیۆنی هەست بۆ کاراکە لەبەرەوەی هەر بۆ قسانەی کە تۆ فکرەکەی قسەس مردمی گەوجاندگە و مردمی ئەحمەق کردگە و مردمی ترساندگە هەر بۆ قسانە 150 کاناڵی بۆ چییە تۆ سەرگەرم کا سەرگەرم و کاکە چی نەکەی کە ئینسان نەویت کە بیر لە دەسەڵات نەکەیت و تۆ سەرگەرم کە بە حەڵقەی تورکی و بە حەڵقەی ئێرانی و بە حەڵقەی سووری و تەوەجۆەکەی بە حەڵقەی ئەمریکای لاتین و بە قسەی حەلەق و بەلەق و بە شێت و بە گەمژە و بە بەناو ڕووناکبیرە ئەحمەق و بە تەسویرە ژنە سیلیکۆنی لە سوورە سمت خرد بەو تەسویرە خەریکەوات پێکە یا بە تەسویرە ڕیشبۆگەنێکی مەلای ئەو قافی کە بێتۆ دەمەقڕیان تەکە دانەیە سیلیکۆنیە بزانە ئەم حاکمیەتە هەر ڕۆژ سناریۆیەکە بۆ دروستەکە هەر ڕۆژ سناریۆیەک بۆ دروستەکە تا مردمە گەوجی پێ سەرگەرم کە یەکێک لە تازەتەرینیان سناریۆی تەقەکردنە سەر و پێخانەز کار حاکمیەتە تۆ حەزی پێەکەی تۆ لە اتفاقت جدی فاصڵە ئەگری کاورایە چووکە 500 فیشەکی داگە لە سەر و پێخانە ئەم کاورا بدرێرە با شەهامەتە بۆ 500 فیشەکی نەدا لە مەسرور بارزانی بۆ نایدا بۆ چون ئەم تەسویرە قەشەنگە و خەڵکی حەزی پێکات و بەڕاستی چەکچتە خراوێکە و تەوەجۆ ئەفەرمووی ئەمە حاکمیت دروستیەکە حاکمیت ئەو کارەکە حاکمیت کێس کە حاکمیت ئێمەمانانین بە ترسەکانمانەوە ئەنا کاورای گەوجە پارتی و یەکێتی کەیوا لە حەددا ئەم قسانە کەیلا و هدە ئەم قسانە بەرتێ کورە بابە ئەو خەریکە لە گوزارەشاتە ڕۆژمەڕێ قسەکە دەمێ پێچێت و یەک و ناتوانێت قسە بکە ئەو مەئموریان کردگە لەوێ دایانیاگە ئەلی خامنەیش حیچێ نییە بەڵێ کاک سەرکەوت یەک شت هەیە ینی من باڕم بەوەی هەیە کە ئەوانەی کە دەسەڵاتیان گردۆتە دەست و ئەو خەڵکی کە ئێمەش کە پشتگیری ئەوان دەکات و بەداخەوە کە ڕێژەیەکی زۆر لە من دەتوانم بڵێم کاک سەرکەوت ببەخشە کوا پشتگیریەکە دا تەرەفدارێکی پارتی و یەکێتی بێت داوای میکرۆفۆن کابی دەمێت کورە ئەمانە پشتگیریان یا ئەمانە مشتی حیوانی کۆیلە ها بە دەوروبەریان و کۆیلەتی بڵاو ئەکەنەوە لە ناوە کۆمەلگا وەکو ئەپدمیە کۆرۆنا وەکو گولی خەڵک گولەکەن و خەڵکە ترسێنن چون خۆیان خەسیاگ و ترسیاگ و ڕعیەت سفەت و نۆکەر سفەتن لە ئینسانیەت دەراتکن دا تەرەفدارێک دا حەزپێکەرێکی پارتی و یەکێتی داوا بکات تا من میکرۆفۆنی بەمێ بەڕێز و بە احترامەوە تا داگرم بەسەریە ئادەی بزانم ئەم گشتە موچەدایان پیاەکی دروست کردگە بێتە مەسافە ئێمەوە ئادەی دخۆ مەوجود نییە بەڵێ فەرم کات من منزورم لەوەیە کە ئەو نای ڕوبەڕووی تۆ بێتەوە لەبەر ئەوەی ئەو توانای ئەوەی کە ڕوبەڕووی تۆ بێتەوە واتە ئەو قسەیەکی بۆ گوتم پێ نییە قسەیەکی بۆ گوتم پێ نییە ینی بەس ئەو دێت تەوسیفی دەکات پێی هەڵا دەڵێ بۆ لە پێناو ئەوەی کە ئەو خۆی هیچی لە باردانیە کەسێکی بوودەڵەیە کەسێکی گەمژەیە دێت لە ناو سێربەری ئەو دەسەڵاتە وەهمەی کە وجودی هەیە دێ پارە وەردەگرێت لە پێناو ژیانێکی کۆیلەمەندانە و کاتێک ئێمە هەر کەسێک لەبەر خۆیەوە ئەنی کاتێک کە کارپەیمان تۆ بۆ نمونە لەوانەیە کۆمەڵی کەست هێناوەتە نێو ئەو دۆخەی کە سوئالی لا دروست بێت یاخود هەندێک کەسەیە بە ئاگا هات بێتەوە ئێمە هەر تاکێکمان ناتوانین دوو کەس بە ئاگا بێنینەوە ناتوانین دوو کەس بین سوئالی بۆ دروستکەین آخر ئێمە هەمیشە هەموو چاوەڕوانی تۆ بین بێگومان هیچ ناڕۆنیە پێشەوە بۆی ئێمە هەمومان دەوێت ببین بە کاکپەیمانێک بۆ نە کاکپەیمان و دەبێت ئێمە هەوڵ دەین کاکپەیمانیش تێپەڕێنین زۆر دروستە ئێمە دەبێت تێپەڕێنی واتە ئێمە دەبێت چەقشەکەی نیچە کە چۆن بدی خوا و بدی عەقڵ و بدی ئاینی تێک دەشکان ئەخلاقی تێک دەشکان ئێمەش دەبێت بین ئەو چەقشە تاو دێنێ
ئەو بتانەی کە ئێمە بە دەستی خۆمان دروستمان کردو بین ئەو بتانە تێک بشکێنین. کامران دروستە شاگردێ هەموو تەمەنی شاگرد بمێنێتەوە جوابی زەحمەتەکانی ئۆسای نەداگەسەوە. بریا لەم سەرزەمینە ئەوەنە ئینسانە حەقیقی کوردی دروست بووایە کە بە سەدان کیلومتر و پێشە من کەوتایەنە و من بە شوێنە ئەوانە هەڕام کردایە. ئێمە کارێک کە ئەیکەین ئەمەسە ڕساڵەتێک کە گرتمانە ئەمەسە حەقیقی بوونەوەی تەسویرە ئینسانە کوردیە ئینقلابی و مەمنون لە کاک سەرکەوتە سەوادی و کاک هیوا ئەحمەد و کەسانێکی تر کە گەرەکیانە بێن و قسە بکەن. کاک سەرکەوت ئەگەر جنابەت بەشداریەکەت تەواو بوو کاکدانا هەڵەبجەیش گەرەکیسی بەشداری بکات. من دەستخۆشیانە دەکەم و لە کاتی کەدا دێمەوە خزمەت. سەرچاوم کاک سەرکەوت لای ئێوە خۆش. کاکدانا هەڵەبجەی داوای کامێراکە بکە کاکدانا بێ زەحمەت. ئەوە من ئێوەم ئەتکرد کاکدانایەوە خەم ئاگاتان لێمە کاکدانا بەخێر بێ من یەک لەحزە گوشیەکەم سەری لێم شێوان ئەم بلوتوتانە قەتەوێت کە لە بەڵێ فەرموون کاکدانایەوە ئاگادار بوون هەر لە سەرەتاوە لەسەر دیبەیتەکەی ئەو ڕۆمان. سڵاو ڕێزمێ بۆ جەنابتو بۆ بەشداربووانی ئەم دیبەیتە. بەڕاستی سەرەتا جەناب باسی ئەوە کرد کە ئایا ترسەکان چییە لە کوردستان بەوە دەست پێکرا بۆ من سپاسی و دوو یارەجەکەن کە بەشداریان کرد سەرەتا لەگەڵمانە. بابەتی ترس یعنی ئەمە خۆی لە خۆیان وروژاندنی ئەم بابەتە نازانم بەچێتە جیرفانی چیەوە چونکە بۆ ئەگەر لە کوردستانی ژێردەسەڵاتی عێراقا داگیرکراوی عێراقا بەڕاستی ئەگەر وابێت ئەم خۆپیشاندانە نەبوو لەبەرەوەی شتێک نییە ناوی ترس بێت بەڵام شتێک هەیە دوو ڕوونکردنەوەیە کاک پەیمانجان یەکێکیانەوەیە کاک پەیمان بە خۆی و مەتنەکەیەوە بەوە هاتوتە ئەوەی کە ئەو تونێلێ تاریکەی بۆ ڕووناکردوونێتەوە و تەجروبەی هەیە و بۆی ڕووناکردوونێتەوە ئەو دۆڵەیە ئەو تونەلەی کە ئێمەمانەوە ڕووناچیکەینەوە ئەو ڕووناچی کردێتەوە بەڵام ئەمانی دەرەوە وەکو تاک ئەیانەوێ بڕۆن یعنی ئەیانوێ بەشداری ئەم شۆرشە گەورەیە بکەن چکەمە شۆڕشێکی ڕادیکالانەی ڕیشە کێشکردنە نەک تەنها بۆ داواکردنێکی بچووک. ئەم کەسانەکەیان ئێرە بۆیە هەستەکەن کە ئەیانوێت بەشدار بن ناوێکیان هەبێت و لەگەڵ ئەم کۆیا بن بۆ ئەوەی ئەوانی سەر مەشخەڵێکیان بەدەستۆ بێ یا بە کوردەکەی بە زمانەکەی خۆمان لایەتێکیان بەدەستۆ بێ بۆی ڕووناچەکان ئەوانش بەردەمی خۆیان ڕووناکەنەوە یعنی لە دوو شتا دەورە بینێت تاکی زۆر ئازامان هەیە تاکی بەتوانامان هەیە بەڵام کەوتوتە سەرەوەی کە ئەم تاکانە بکرێ بە کۆ ینی کاک سەرکەوت لە ڕانیەوە برادریچکە لە کەرکووکەوە ئەویکە لە هەولێرەوەیکە لە سلێمانی و ئێمە خەڵکانێکی زۆر هەیە لە دەوری جەناب و کۆبوونێتەوە بەڵام ماوەتەوە سەر ئەوەی کە هەر تاکەی لە شوێنی خۆیەوە دەست پێ بکە و دەستپێکردنەکەشی ئەوەیە کە ئەیلانی یەکەم ڕاپەڕینی خۆی دەست پێ بکە کە ئەمە لە چواردەوری ئەو متنە شۆڕشە یا ئەو کوردەواریە ئەو دینە کوردەواریە خۆی ببینێتەوە خۆ ببینەوەی بەشەرەکانی ئێمە چۆنە ئێمە هەمومان لە شوێنی خۆمانە وەکو کاک سەرکەوتیش باسی کرد یعنی تەسەور ناکەم لە ساعت 20 لەگەڵ ئەم دەسەڵاتا بێت یەکێک لەوانە کە مۆزوعی انتخاباتەکە بە بەشداریان نەکردوە لە ساحەتە بەڵام و خەڵکانێکیش کە ئەی بینی لە دنیای مەجازیە لە دنیای میدیاییە هەمووی دژی ئەم بابەتن بەڵام ماوەتەوە سەر ئۆرگانیزیشن کردنی بەمانات کلاسیکەکەی نا من و جەناب و ئەزانین لەگەڵ یاران هەرە اتفاقی کە ئێمە بکرێت ئەو تیفاقە بکرێت لەوەی کە هەمومان بە چ شێوازێک بە چ شێوازێک ڕاپەڕینێتی خۆمان باسکەین و دەربازیکەین و بینە مەدانەوە مەدانەکەش ئەوەیە کە ئەتر ئەمڕۆوە نییە بۆ دەسەڵات بچکەمەوانە دەسەڵات لە ڕیشەوە هەڵتەکێنین نەک دەسەڵاتەکەی هەرێم
کە بەشێکە لەوەی کە سینناریویەکە نظامی قدرەت و نظامی دەسەڵاتی جیان دروستی کردووە کە بە عێراقیشەوە بە ئێرانیشەوە لەبەرەوە تاکی کورد لە کوردەواری ژێر دەسەڵاتی عێراقان نەترسە بەڵام ڕێک نەخراوە لە قاڵب نەدراوە نەترازات ترازاندن هەیە کە شتێکە دیوارێکە تەوێ بیت رازێنە ڕێکی کەیت ئەمە ئەوەیە جینا پێشووتر دەرکەوت و خەڵک هاتە سەرجادەکان مەقەرەکانیان سووتان و وتیان ئێمە ئێوەمان ناوێت یەکێک لە نمادەکانی دەسەڵاتی کوردی حیزبە حیزبیان کە لە پاشە کرد هەمیان سووتان دار و بەردیان سووتان و کەسی کیش نەبوو دیفاعیان لێ بکە و یەکێکیش کە دیفاعی کرد بەو دەرتر ڕۆژ کە دەرپێکان لە ژێرادا کەندوو بردیان جناب ئیشارەت جناب لە فەرمایشەکان تا ئاماژەت بە فرشتێک کرد با من ئەمانە کۆکەمەوە لە مەطلەبێکە بزانە تا دوێنێ کورد مەتنی نەبوو ئمڕۆ کورد ئیدەیە ئینقلابی و مەتنە ئینقلابیە کەواتە ئێوە تۆ لە مەتنە ئیسلامیشە ئەمتاز ئێژێ واعتەسەموا بحەبل الله جەمیعا ولا تفەڕقوا ئەویانە هەست کە ئەمانە لەگەڵ حەبل ئیلاهیا وەسن تۆ لەگرام مەتنی کە هەست بەناوە مەتنە کوردی و ئەو مەتنەسە کە ئێمەمانان لە ڕاپەڕینە کوردەوارە سەربەخۆ دروستمان کردە ڕاپەڕینە کوردەوارە سەربەخۆ مەتنە ئینقلابیە ئینسانە کوردیە ئەمە یەک دوو ئێستا جنابت بەحسە اتفاق ئەەکەی ئەژی ئینسانە کوردیە ڕاپەڕیوی نازانێ چۆن تفاقکە ئەو تفاقە ئەم مەتنە بۆی ئەخاتەڕێ ئێستا ڕاپەڕین ئەو بانگەوازەی کە ئیکا سەبارەت بە کوردەواری داگیرکراوی لای کۆرپۆریشنە جوولەکەی عێراقی ئەمەسە ئەم شۆڕشە کوردیە و ئەم ئاخرین شۆڕشە سەرسواری گەرەکە سەریاری گەرەکە کاکدانا سەرسوارە کاک سەرکەوت سەرسوارە کاک هیوا سەرسوارە سەرسواران لەسەر ئەم سەرزەمینە یاران کۆ ئەکەنەوە تەوەجو ئەفەرمووی یارانە ئەم سەرزەمینە کۆ ئەکەنەوە بۆیە ئیستا ئێشێ سەرسوارەکان خۆیان دەرخەن ئێمە لە دەورانە ئیرا شکارە داناییمان کردووە دانایانمان دۆزیوە ئیستا لە دەورانە اتفاقا دانایان ڕۆڵە سەرسوار ئەگرن بۆیە مهمە کە ئیستا تەساویرە ئینسانە کوردی و ئینسانە ئینقلابی و شۆڕژگێڕە کوردی یەک لە دوای یەک خۆی دەرخە بەحسەکە ئەوەسە ئێوە تا ئیستا ئەمتانەوەت دروست زۆر باشە لەگەڵتان کەوابوو ئێمە مەتنە هەمانە بەرنامەی شۆڕشە هەمانە هەدەفەکە و ئامانجەکەمان دیاری کردووە و ئەمەی کە ئەکرێت دووبارە بوونەوەی حزب دروستکردن و تەنزیم دروستکردن و بێنە و بەردەرنی یەکە لە باشوورە لە کوردەواری ژێردەسەڵاتی عێراقا بینی ومانە و کاک پەیمانجان یعنی من حەزەکەم ئیشارەتی بۆ بکەم ئەوانەی کە لای ئێمە هەمویان بەو جۆرە پەروەردەیە دروست بوون کە ئەبێ حیزب هەیکەلەیەکی هەبێت و ئەمەی هەبێت و ناوی چییە ئەشخاصەکان دیار بن من لەمەی جەناب تاوا تێکەشم بۆ برادەرانی کە لە باشووری لە زمانەکەی خۆ بەهین بۆی زیاتر تێ بکەین لە هەرێ من هەموو کەسێ لە شوێنی خۆیەوە ئەعلانکە فەیسبووکی هەیە تەلەفۆنی هەیە هەر شتێکی ڕاگەیاندنی هەیە لە شوێنی خۆیەوە لۆگۆیەکی ڕاپەڕینی دانێ ئەمەیە بەڕێی من ئەمە وەکو سەرەتا مەوزۆی ترسەکەش کە باسەکرێت کاکەوەی کە ترسێبان نێ بەلامانە برا ترس چیە هەن لە چیە ترسی تۆ بەتەمای ڕیشە هەڵکەنی تۆ بەتەمای ئەم نظامە بڕوخێنی ئیتر ئەمڕۆ نییە کاکە من یەک پەیام بەڵێم بۆ برادەرانە هەر کەسێک بەتەمای بێتە ئێرە و ببێ بە ئەندام پەرلەمان و وەکوونەوەی نوێ وەکو گۆڕان و خۆی ملیۆنەر کات و دەوڵەمەند بێ و تانیشە بڵابڵا لەسەر تەلەڤیزیۆنەکان نزیکی ئێمە نەکەوێتەوە ئەمە ئێمە ئاگر ئەەکەینەوە و ئاگرێکمان پێەیە ئاگرەکەینەوە چێ لەگەڵمانایە ئەبێ باسی ترسمان لا نەکە کاکە مۆزۆی ترس چیە تۆ هەروەکو جەناب وت جاران پیانەوتین ئوسات لە دەرەوە بوون هەمووشمان خۆمانەیە بە کوش لە پێنایە خۆ دوژمندا قەت بە تۆ ناڵێ کوڕی چاک تۆ تەوێت تۆ لە ناوی بەری ئەسڵەن هێچێتی و پاردیسم مەمنون لە ناویان بەری لەبەرەوەی تا تێر بوونیان یانە چی بکەن پارە نەماوەیش نەماوە تاکە شتێککە ئێمە ئێسا لەم ناوە مسەڵعەکانی خۆیان بەدیلە ئەوە ئێمەین ئەمانوێ ڕیشەی ئەمەی ئەم مێژۆ درۆینە و ئەم تەمسیلی درۆنە و ئەم حکومە درۆینە و ئەم دەسەڵاتە درۆینە و ئەم بنە جوولەکانە و ئەم بنە
دوو ڕازانەی کە هاتوون حکمیانە کەس نازانێت لە چێوە هاتوون ئەسڵ و فەسڵیان نە کوردە نە هیچە ئەوەی کە خۆی بە کوور دەزانێت با لە پەیامەکەی خۆتە لە پەیامەکەی کاکپەیمانە خۆی بنوێن خۆی بدۆزێتەوە با بتوێتەوە تایە با گوێ لێ بگرێ با گوێ لێ بگرێ لە شوێنی خۆیەوە هین کە ئەمە ئەبێ بە سەرەتایە کاکپەیمان عەفوون کە چونکە ئەڕاستی بۆی چونکە ئەمە لای پیشە و برادەران دوای لێبینەوەوانە بۆی تەواو تێ بگەین کاکە بۆ خەڵکی ئێمە 50-60 ساڵ 70 ساڵ تا سێش دوای کابرایە کەوتۆ کتێبێکی داناوە ناوی مارکسە مارکسیزم لین دوایی بوو بە لێنیزم دوایی بوو بە ئۆتیزم ئەم هەموو تیزمانە هاتوو خۆمانیا بەکوش نەشمانزانی مەوزۆ چییە نەشمانزانی هەر بە دەردی ئێمەی نەخوات ئێمە لە ناو ئازارەکانی خۆمانە وەکو کورد وەکو قوربانیدان وەکو چەسانەوە وەکو ئاوارەبوون وەکو ڕاکردن وەکو کەرامەتشکانمان وەکو برسێتیکردنمان وەکو داردا ئەوەی کە بە ناوی کوردبوونەوە بە ئێمەیان کردووە ئێمەمانەوێت جارێکی تر کەس ئەومان بەسەران نەکا ئەمڕۆ فەرمو ئێمە بە ناوی کوردبوونەوەی نەدەرەوە بە ناوی سەرزەمینێک کە داگیر کراوە نەک بپاڕێنەوە بۆمان ئازادکەن ڕێگەمان بنێ و لە دەستورەکە دامانێنەوە ئەمە ئەڵێین وە هەر چوار کۆپەرێشنەکە دژایەتیەکەین کاکە لەبەرەوە ئێمەی داگیر کردووە ئەگەر هەر کەس قوتی هەیە و ترسی نییە فەرمودابێت پێشەوە ئەگەر ترسی هەیە وەڵڵی کاکە گیان ئێمە نە بە تەماین ئەوەین کە ئیسا دەسەڵات بگرینە دەست و بیکەین بە ئەندام پەرلەمان و ئەمە وەجهە و ئەمە فڵانەوە ئەمە وایە نە ڕیشە کێشکردن و شۆڕشی ڕادیکالیزم لە دنیا جارە کەسی بەرژەوەندخواست ناتوانێت نزیک بکرێت یەک هەموو ئەمانەی کە بینی لە ئەوروپا بە ئیتالیاوە کە یەکەم دەوڵەتی ناسیۆنالیزم دروست کرد ڕادیکالترین کەسەکان هاتن شۆڕشەکەیان کرد ئەم شۆڕشەی ئێمە بە نەقەنەقە و بە پرتەپرتە و بە مقابلات و بەمانە نابێت چێ لە شوێنی خۆیە ئەگەر ئەو ئازایەتی تیا با خۆی ئەعلان کرد دوێنێ کاکامەرانە لەبجەی بە ئاشکرا ئەعلانی خۆی کرد و تێوە من ڕاپەڕینە لەوە سڵاومەیە 80-90 کەس لاشی بۆ کردو یەک دەدوایە منش بەیانی ئەیکەم ڕەفیقەکانی منیش ئەیکا ئەو کەسانی کە جۆ لەم نەگرن منە ناسم ئەیکەن وەرە هەمومان پێکەوە کە سبەی نەکەوتینە ڕۆژی ئەعلان و ڕۆژی تەقینەوە ئەی تەقێنینەوە لە چیە ترسی پس کاک دانا جەنابن لەگەڵ لای خەڵکی کای بینم لای خۆم نایبینم چێ ئەتوانێ وەکو من پیاوانە بێتە پێشەوە بابێت ئەوە کاکپەیمان بەرنامەی داناوە باشە ئەوە بەرنامەیەکی حازر و بزرێت هەموو کوردە خۆی تیابینێتەوە نە عیلاقەی بە دینەوە نە عیلاقەی بە بیرروباڕۆڕێ نە عیلاقەی بە پۆشاکەوەی نە عیلاقەی لەهجەی زمانتەوە نە عیلاقەی بەوەیە تۆ حەزی لە ترخێنەیە یا لە دۆینەیە حەز لە چییە پەیوەندی بەوە نیە پەیوەندی بە ئایدیایەکەوە هەیە بە دینێکەوەی کە پێڵەن کوردبوون پێڵەن کوردەوار وەرە لەگەڵمانە نای مەیە کاکە ئەوەمانجان بکەوینە ئەوەی بێنە و بەردە و ئەمانە زۆر ئەوە نەت هەیە کەسێک دانیشێت دوو ڕۆژ بە تەنیان لە باتی کتێبێ بکەنەوە دوو ڕۆژ بە تەکانی تۆ بمینە کیفایەتێتی ڕازی لەگەڵ ئێمە وەرە باشە نای کاکە ئێمە چینە ناو ئاگرەوە آخرا جناب نکتەیەکی مهمە گوت با من ئەمە بیڵێم جناب دوتت پەرتەوازە بوو کۆی کەمەوە بزانە ئەم شۆڕشە کوردیە چوون تا ئیستا تاقی نەکریاگەسەوە تەنیا شۆڕشە حەقیقی و ئاخرین شۆڕشە شۆڕشی خەڵکسازە یعنی ئینسان کوردی ئەهێنێتەوە دەسەڵات ئەگەڕێنێتەوە بۆ هەموو ئینسانێکی کوردی لەم سەرزەمینە کوردەوارە بزان ئیستا کاکدانا هەڵەبجەیی بانگەوازی داوتی سەرسواران و سەریاران ئەم سەرزەمینە بێن ئەوانەی کە لە خۆیانە سەرسواری و سەریاری ئەوێنن با بێن کە هاتن سەرسواران و سەریاران دائەنیشن و بڕیار ئەدەن و بە فەرامین ئەیدەنە دەرەوە چون فەرامینە خۆمانە بۆ خۆمانە بۆ خۆمان مەتن مەوجودە کاکڵ داستان وەکو مەتن مەوجودە ئیستا حاشیەی مەتنەکە دروست ئەکرێ کە داڕشتنە کۆمەڵگای کوردیە تاک بە تاکە خەڵکە ئەم سەرزەمینە دەبێت لە داڕشتنە کۆمەڵگای کوردیە نە ئەو داڕشتنەی واجهانە غەرب و جوولەکە و جودۆ کریسیان بۆ ئێمە کردی و وای لێمان کرد کە کۆی لێمان دروست کرد ئەو داڕشتنەوە ئەژدادە ئێمە لە سەرەتاوە کردیان و ئێمە بە هەموو تێگەیشتنمان مرۆڤی هاوچەرخبوون یعنی مرۆڤێک تاریکیەکانە چەرخە خۆی ئەوێنێت مرۆڤ هاوچەرخبوون یعنی مرۆڤێک کە ناومید ئەوێت
ئینسانێک ئەمڕۆ ئومیدی هەبێ لە ژێر دەسەڵاتە نگریسە نظامە سوڵتا حج کارێ ناکا بەڵام ئینسانێک کە نائومید بیر لە چارە کاتۆ کە ئێمە نائومیدانە ئەم سەرزەمینە بووین و بۆیە جەهانە کوردیمان دووبارە لە ژێر خۆڵە مێشانەوە دەرهاورد دیسانەوە فومان لە ژیڵەکەی کردەوە هەستێت مرۆڤ هاوچەرخ یعنی مرۆڤێک کە تاریکیەکان ئەوێنێت و تاریکیەکان شەق ئەکا نە ئەو شتێک کە نظامە سوڵتە بەحسیەکە بە ناوی ئەوەی کە پۆزەتیڤ بیرکەرەوە خاڵە پۆزەتیڤەکان بێژە بزانە کاکدانا جنابت منت وادار کرد قسەیە بکەم سەردەمانێک کە ئێمە ڕاپەڕینماندانیا حملەمان ئەکرد بە ئەم ئەحزابی جوولەکە سازەی وا هاتوون کورد دروستکەن ئەندامەکانی حیزبەکان لە کۆمەڵە و دموکرات و پەکەکە و پارتی وەکێتی هاتنەیان و کاکە ڕەخنە بگرە ڕەخنەی ئەرێنی منیش وڵامم ئەدانەوە کاکی برام وجود حیزب ئێوە بە ناوی کوردایەتی دەبێت وجودی ئینقلابی و شۆڕشی بێت دەبێ هەموو قسەکان و کردەوەکانە ئێوە خاڵی ئەرێنی بێ بۆ شۆڕش وەلێ هەموو کردەوەکانی ئێوە خاڵی نەرێنیە بۆ شۆڕش کەواتە تۆ بە پێچەوانەی وجودێک کە تعریفی ئەەکەی تۆ شۆڕش ئەخەسێنی هەڵی ناسێنی کەواتە من لە تۆ ئەدەم کە تۆ نابوت کەم تۆ ئەمڕۆ گزارش نادەی لە جەهانە کوردی کە هاتی ئینسانە کوردی نابوو دەکەی بانگەوازەکەی کاکدانا هەڵەبجەیی ئەوە بوو حەقیقی بووەکان یارەکانە سەرزەمینە کوردەوار هەمووتان دەبێ حاکم بن ئەوەی لە خۆیان مەردانەگی ئەوێنێ خۆی بەڕابەر و بە حاکم ئەزانێ خۆی بە ئینسانە گەورە ئەزانێ دەبێ ئەم گەورەیە بە هەموو کەسێک بدات بە هەموو کەسێ لەم سەرزەمینە ئێمە ئینسانە کوردی ئینسانە سەروەرە و کاکدانا هەڵەبجەیی ئێژێ ئەوەی لە وجود خۆیان سەرسواری سەریاری و گەورەی ئەوێنێت و عەزەمەت ئەوێنێ داپەردە لەسەر ڕوخسارە خۆی لادات بەڵێ ئێمە کۆ ئەبینەوە ئێمە فەرامینیش ئەدەین چون مەتنەکە موجودە من کاتە زۆر لێ نەگرم یەک شتەڵم بە برادران بە برانەی کە جوەگرنوانی کە دوایش گوێگرنەوە لێمان هەموو سەرەتایەک کۆتایی هەیە هەموو کۆتایی سەرەتایکی کە دەست پێەکە ئەوان کۆتاییان وە سەرەتاترین و دەست پێشکەرترین و بۆ نهاییترین شت ئێمەین کە دەست پێەکەینەوە چێ لەگەڵ دەستپێکی ئێمایە با بفەرمێت چێژ لەگەڵ مانانیە چۆن ڕۆشتووە باوا بێت ئەو ئەگەر بەو ژیانی کە ئەوان بۆیان دروست کردەوە ڕازیە یەک تۆزمووی پیاوەتی و مەردایەتی ناجوڵێت با لەگەڵیان نابێت یعنی ئاخر کاکدانا ئەوە وانییە با من شتێکە پێوێژم ببەخشە کاکدانا ڕۆژێک من ڕوو بە فعالینی کۆمەلگای مەدەنی هەڵسوراوانی کۆمەلگای مەدەنی وتم تۆ بووی بە جاشە دەوڵەتە ئێرانی لەبەرەوەی ئەترسی دەوڵەتە ئێرانی بتکوژێ ئەی پێت وایە من چیت پێەکەم منیش ئەتکوژ تازە دەوڵەتی ئێرانی جێگەی هەیە و زندانی هەیە و محکەمەی هەیە و کاتی هەیە تۆ 2 ساڵ بهێنێ و بووە من کاتم نییە چون نە جێگەم هەز نە محکەمەم هەز من شەڵ پلێەوە دەم لە ناوە خیابان ئەو تۆ بێنم ئەوەی با بزانێ لەگەڵ کەڵامە حەقە ئینسانە کوردی و شۆڕشە کوردیان نەوێت دیگەریە ئینسانە کوردیە دوژمنە جەهانە کوردیە و لەسەری ئەکەوێت و ئەو حساوەی لێ ئەکێشینەوە چ بە بێدەنگی چ بە کۆیلەکردنە خۆی ئێمە ئیجازە نادەین هیچ تاکێکی کوردی خۆی بۆ بەرژەوەندی خۆی بفرۆشێت و ئەسڵی ئەوەڵی ئەخلاقی کانتی ژوا ئێژێت هیچ ئینسانی بۆی نییە موهبەتە ئازادی و ئەسڵە ئازادی بفرۆشێتەوە بۆ منفعەتە خۆی چون لە حیوانیش پەستەرەوێت کەواتە کاکدانا هەڵەبجەی وەختی ئێژێ یا تۆ یارە ڕاپەڕیبی ئەم سەرزەمینیتە یا ئینسانە کوردی یا لە بەرەی دوژمنانە ئێمەی یا حەقیقەتی یا باتڵی تۆ یا گەوادی یا زدە گەوادی یا دزی یا زدە دزی نەم نێوانە ناتوانی حەیتەران کەی خۆڵە مێشی بی تۆ یا خاس خاسە یا خراو خراوە تۆ ناتوانی خراو خاسوی لەم نێوانە تۆ وەختی ئێژی خاس ئەناسیت و وەختی خراو ئەناسی ناتوانی خاس و خراو تێکەڵکەی بوویتەوە خاس خراو لەم ناوەڕاستە کەواتە کاکدانا وا ئێژێت کاکدانا ئێژێ ئەوەی لەگەڵە ئێمەس ئینسانە حەقیقی و ئینسانە کوردیە و ئەوەی دژێ ئێمەس حتا هەڵکێشانە ڕیشەکەی لەسەر ئەژنۆ نانیشین و حسابی لەسەرەکەین و لەسەری ئەکەوێت هەرەوەیە ئێمە ڕۆژێکمان لە پێشە ژیانێکمان لە بەردەمە ماوە ئەویش بۆ نەوەکانی خۆمان بەجێڵین و لە تاریخی کووردا ئەمە یەکەم جارە لە ناو زامەکان و ئازارەکان و لە بن دار و لە بن دەوەنی شاقەکانی خۆمانەوە
فەلسفەیەکی سیاسی هەستا بێ دینێکی کوردی هەستا بێ ئەویش کاکەیمان حەیدەریە و ئەلانکردنی ئێمە لەگەڵ ئەو ڕەوتە مێژوویەی کە هەڵتەکێنەری هەموو ڕەشایەکانەکە بە قورجی ئەمانە کردووە ئێمە بەشدارە بین و چێژ لەگەڵمانایە بەسەر چاو و ڕوونکردنەوەکەشان دەنگە نەما کاکدانا ببورم بۆی برادرانی کەس قسەکان من قسەی خۆمم کرد لەبەرەوەی کە ترس ئەسبابێت دروچەکە کە تۆ بەرامبەرەکە و ناناسی کە بەڵام کە ئێمە ناسیمان ترس نامێنێت جا داوا لەو برادرانەکەین کاکدانا تەلەفۆنی بۆ تێر قسەکەینەوە دەستان خۆش بێ و سپاس بۆ هەموو لایەک من ئەزانم کاکدانا کە مردمە ئێمە ناترسێت من جارانی شوتم خەڵکە ئێمە بەتایبەتی لە کوردەوارە داگیرکراو لەلایەنە کۆرپۆریشنە ئانووسی جوولەکەی ئێرانی مەواد ئەفرۆشی دزی ئەکا هەرچی کارە ئەکا بۆ پۆ ناترسێ ئەی بۆ سەروەریە خۆی کارێ ناکە ئەزانی لەگرا من هەدەفم چ بوو لەم دیبیجار ئەو کەسانەی وا شەهەواتیان لە پشت ترس و ئەشارنەوە خۆی شەهەواتە خۆی ئەشارێت و لە پشت دەسەڵاتی یەکێتی و پارتیا ئەوەی بۆ خۆی دەرخەم بۆ خۆی دەریخەم دەنا پارتی و یەکێتی ئەوە نین